کوردستانیانی هێژا بینەرانی خۆشەویستی شەو پۆدکاست لە هەر کوێکی دنیاوە تەماشاوانمانن سڵاوتان لێ بێت خۆشحاڵم ئەم شەممەیە لەگەڵتانە بم و بەرنامەیەکی تر پێشکەشەکەین لەگەڵ توێژەرێک و لەگەڵ نووسەرێک و کەسایەتێکی دیاری کوردستان کە ماوەیەکە لە بوارەکەی خۆیان کنائەکات و بەدوای ڕاستیەکانەوەیە. بێگومان مێژوو ئاوێنەی خۆناسینمانە بۆ ئەوەی بزانین لە کوێوە هاتوین چ بووین مەزنیمان تێکشکانەکانمان ئەبێ لە لاپەڕە و بەڵگانامە مێژوویەکان و ئارکۆلۆژی و ئاسەوارەکانە بگەڕین. ئەم هەفتەیە میوانی هێژا و خۆشەویست کاک سۆران حەمەڕەش خۆشحاڵم کە لەگەڵمانی بەخێربەی بۆ کورد ماکس و شەو تیڤی و ستۆدیۆی شەو پۆدکاست. زۆر سپاس بەڕێزیت. چۆنیت؟ ڕێگاکە چۆن بوو؟ وەڵاهی باش بوو، زۆر زوو نهاتین خۆی جاریواکە پێنجوش دەرەسی ماندۆری باش بوو ڕنگ دەرچوین یاخۆ بەخێر بێت. زۆر سپاس بەڕێزیت. کاک سۆران گیانبار لەوە دەست پێ بکەم چۆن بخوێنینەوە و هۆشیاری مێژووی بە تایبەتی کورد چۆن لەم بوارەیە لە ئاستی کۆمەڵایەتی و پەروەردەی و خێزان و میدیایە کار بکات بۆ ئەوەی کە پتر خۆمان بناسین هەندی هەڵەیە چاکیکەینەوە. خۆی بۆ چوونی من خوێندنگە زۆر گرنگە چکە بڵێ تو نەڵی بناغەکانی مێژوو ئەبێ لە خوێندنگە بە بناڵ بوترێ ئێمە چین ینی خۆی ئێمە دایمە منەڵێم هەچ پرۆژێکی هەیە لە ژیانە خوێندنگە هەیە زانکۆ هەیە ئەبێ بڵێن ئەم پرۆژەیەمان بۆ هەیە من زانکۆ بۆ هەیە ئایا زانکۆ کەرەستەی ناسینی ژینگە و خۆمە یا بۆ چیمە ینی بۆ ئەماڵم هەندێک جار سێرەکەی چیتە بەشی مۆسیقای زانکۆیەک هەر بەتۆڤن لێن بەتۆڤن هەموو جیانی ناسەیە بەڵام ئایا ڕۆڵی تۆ وەکو خوێندنگە وەکو زانکۆ چییە؟ ئایا مۆسیقای کوردی و مەقام و هۆرە پێ بناسێنێ یا من داخراو نیم بە جیهانە ئەبێ لە جیهان بزانین بەڵام بە بۆ چوونی من هەموو شوێنێک ڕۆڵی هەیە جا با بێمەوە سەرەوەی کە خوێندنگە ئەبێ سەرەتا لە خوێندنگە و بناغەکانی مێژوو لای مناڵ دروست بکرێ. من لەم ماوە بە هەندێک پەرتووشی مێژووی خوێندنگەکان ناچوومەوە یەکسمانی سادە ئاوا بەسەر پێی باسی مادەکان کراوە کە مادەکان ینی لە ناومانان بە بوونمان بە بیرکردنەوەمان بە زۆر لایەنمان کەچی سێرەکەی ینی وەکو خەڵکێک دوور لە ئێمە و دابڕاو لە ئێمە خوێندەجا بەگشتی ئێمە ئێشتا خۆمان بە خۆمان نەناساندووە لەو دەستگانی کە هەمانە تۆ خوێندنگە باشترین دەستگایە کە تۆ بە خەڵکی بناسێنی لەبەرەوە خەڵکی ئاسایی بناغی مێژووی لەسەر خۆمان نیمانە بەگشتی ینی تۆ خۆ بەراوردکەی بەرامبەر بە عەرەبێ بە فارسێ بە تورکێ فارسێ بە تەواوی ینی بەشێکی باشی مێژووی کە بەشێکی زۆری فوتێکرا و ڕاستیش نییە بەڵام بە مناڵەکەی و تۆ ئیتر بە شاکە قساکە بە شانازی ئەو قساکە من باسی شانازی ژاکەم باسی خۆناسین مرۆڤێک کە خۆی بناسێ مرۆڤێکی هەنگاوەکانی بەرەو داهاتوو باشترە بێ وەک مرۆڤێکی خۆنە ناس ئەگەر لە دوێنێت نەبێ نازانین سبەی چ دەکەین وانە ئەمە لە ئاستی تاکە کۆمەڵگەی خۆناس کۆمەڵگەیەکی هوشیارترە لە کۆمەڵگەیەکی خۆنەناس تا لەبەرەوە مێژوویەکە لە کەرەستەکان ئامرازەکانی خۆناسین بەرەوە زۆر گرنگە ئێمە وەکوتم ئێستا تۆ هەوڵیش بێی بناغەکانمان لاوازە بناغەکانی خوێندنی مێژوومان تا ئێستا لاوازە بەڵام گرنگە لای من تاک لە ئاستێکا بێ خۆی بناشەرنی هەموو کەس وەکو توێژەرێک لە خۆی بگا بەڵام هیچ نەبێ بزانێ وەکو زمان لەکوێ هاتوو بوونەتەوە نەچەکەی چییە چکەمانە بەشێکە لە بوونی تۆ وەکو تاچێک گرنگە. کاک سۆران قسەیەکی لە مێژوو بەهێزەکان یان براوەکانی نووسنەوە تێڕوانینی ئێوە مێژووی ئێمە کەسانی تر نووسیوانەتەوە هەنێجار شێوێنراوە هەنێجار ڕاستیەکان شارراوەتەوە جەنابەت بۆ پێی کە ڕەخنەت هەیە لە با بڵین ئەو میتۆدی کە لە قوتابخانەکان و تەنانەت لە زانکۆکانی شار خوێندرێ ئایا ئەمە چی بکەین پەنا بۆ کوێ ببین چۆن ڕاستیکەینەوە پێم خۆشەکە بابەتی تازت هەیە ئاگەم لێتی خۆی تۆ ئەبێ خۆت مێژووی خۆی بنووسی لە بناغا زۆر ئاساییە کابرایەکی ئەوروپی لەسەر تۆ بنووسڵێ بەس نابێ ئەو پێشڕەوی مێژووی تۆ بێ مێژووی خۆتە مێژوو بەشێکە لە بوونت یعنی من یەکێ پێم بڵێ تۆچەی وەکو زای من ناوم سۆران حەمەڕەش ناکرێ یەکێ بە من بڵێ تۆچەیت چکە ئەوە من نیم کە ئەوەی کە ئەو پێمەڵێ ئەوە ڕوانگەی ئەوە بۆ من ئەمە وەکو تاک باسی مێژوو نەکەین کەواتە ینی من لە ژیانمان چاوەڕێ ناکەم هاوڕێکم پێ بڵێ من چم ئەبێ خۆم لەگەڵ مام و توێژە بکەم
من کەم بۆ مێژوش ئەبێ ئێمە سوود لە هەموو جیهان وەرگرین بەڵام بێ خۆمان بە خۆمان بڵین چێ ئێمە بەو پرۆسەیانە ڕۆشتین بە پرۆسەوەی مێژووەکەمان چێ و ینی بەرهەمی وتوێژی ناو خۆمان نییە بەرهەمی چییە چامان لێ کردو بۆ نمونە لە سەدەی ڕابردووە زەردەش بایی بوو لە ئەوروپا بەپە لە خۆمان پیاڵواسی لە سەدەی ڕابردووە ئاوێستا بایی بوو خۆمان پیاڵواسی و ئاری بایی بوو خۆمان پیاڵواسی بەس نەچوین بڵین هەتیام ئاری چێ ماری کە من ئاریم یەنە سەری بەس مەبەستم بۆکو نمونە بۆ دێنمەوە جا ئەوەیە ئێمە بێ کە خوێنینەوە ڕخنەگرانە سەری مێژووکەین و ئەو مێژووی بۆ ئێمە نووسراوە مێژوویکی دەرەچیە بەشێکی زۆری من ینی پەرتووکەکەم یەکێ لە بەشە گرنگەکانی ئەم پەرتووکە مێژووی بزر لەسەرەوە قساکە بۆ ئەم مێژوو بۆ وای لێ هاتووە ینی سێرەکەی فارسێکی خەیاڵی دروستکراوە کە فارسی خەیاڵی دروستکرا فوی تێکرا ئەم فووە بەشێ لە مێژووی تۆ لابە عەرەبێکی شعرسانەتی عەرەبی خەیاڵی دروستکراوە کە نییە ئەمانە هەمووی بەشێ لە تۆ لە بوونی تۆ ئەسڕێتەوە جا تورک بە هەمان شێوە تورک و فارس و عەرەب ئەم نەتەوانە جا زۆر گرنگە تۆ ون بووی ئێستا تۆ بۆرە من دەستگای جیهانی پیشانەیەم ئەڵێ ناوی کورد نەک دەستگای جیهانی گەورەترین هین لە ماواکرا لە زانکۆیەکی کوردستان بۆ کوردناسی ئەوانەی کە بانکراون بە کوردناسی کەسی تایە ناو ڕخنەتە بوو لە هەندێ من ڕخنم لە زۆر شت هەیە بەڵام بۆ نمونە خەڵک هەیە ئەمڕۆ پرۆفیسۆرە و ناسراوە بۆ زۆر شت بانگەکرێت لە کوردستان ئەڵێ ئەتوانین 500 ساڵەمەوە پێش بە خەڵکی بڵین کورد ینی پێشەوە ساڵ پێش سێمە شعرمانەیە گۆرانیمانەیە ئەوڵێ لە 500 ساڵەوە توانین ینی ئەمە تێگەیشتنی ئاسی دەرەوەیە لەسەر ئێمە بە شوانێ ناسێنرای لە کاتێکدا تۆ واتە مێژووکی ساختەیە لە بەرژەوەندی ئێمەیانی بە ئێمە دراوە خۆی هۆکارەکان زۆرە من ینی وەکوتم لە پەرتوو کاوە ڕوونەکرێتەوە بەڵام ئەم مێژووی ئێمە نییە چیرۆکی خۆمان نییە ینی لە دەرەکی نووسراوە بە ئێمانەوە تۆ ئەوی کەەوە تا وەکوتمەوە 100 ساڵ خەریکی ئاری بووین ئەمە نموین لەبەرەوە مێژووی خۆمان نییە ناسنامی خۆمانیە نی ئەزین بە کوردێکی پێ بڵم کورد وایە مرۆڤێک ئەها تووشی ڕووداوێکی بڵین هاتو چۆ بێت بن بۆ نەخۆشخانە هینی ون کردووە یادەوەری ون کردووە ئەم زەلامە ناسامێکی پێ نییە لە جیرفانیا بڵین چێە لەبەرەوە لەو نەخۆشخانەی بڕیان کاکە تۆ فلانی کوڕی فلانی باوکێکی داما ئەوە بۆ مردوو تا ئێمە ئێستا ناسنامەیەکی درۆ لە جیرفانمانە ئەم ناسنامەی کە بێمەیانەوە درۆیە لە براغەوە تۆ سەرەتای شارستانەتی مرۆڤایەتی کوردیە ئەمە من بە هیچ ڕەتف شتێ پێ ناڵێ من کەوا پێڵم سەری ئەمەم گوێ لێ بگرە وشەکانی قسەکردن لە کوردیا سەریکە ئەڵێ هوریە باشە وت هیتیە وتار هیتیە لوڤیە باشە دوو ئەدوێ سۆمەریە ئێژێ بە ئاوێستایە یاکە تۆ مۆزەخانەی زمانی کۆنیت ینی تۆ مۆزەخانەی شارستانیەتی کۆنیت ئەوە یەکگوشم بووە بە نمونە بۆیە نایت ینی ئەمەیە تۆ لە مێوە هاتووی کە ئمە سەرقاڵی ئاوێستا و حەقایەتی ئەمشتانە کرابن بەڵشت کاک سۆرانگیان پێشتر ئاماژت پێدا و باسیەکەیت و لە کتێبەکەتا و لە وتارەکان تا و لە با بڵێن پلاتفۆرمەکانی خۆتە من پێم خۆشە بۆ بینەرانی ئەم پۆدکاستە ئەو پرسیارە بکەم لێەوە دەست پێ بکەم چونکە ڕەنگە خێزان تەماشامانەکات گەنج تەماشامانەکات با لێەوە دەست پێ بکەین کورد کێیە لەکوێوە هاتووە ناوی کورد بنەچەی ئەم ناوە ماناکەی بۆی بینەری ئێمە بەڕاستی ئاشنا بێ لە ڕێگەیان پرۆگرامەوە چەند ڕەنگە پێشتری زۆر ئیشی لەسەرکەیت و هیلاکی بە مۆزوعەوە خۆی کورچێ ناونشانی ئەنجۆ خەیاڵی ینی پرسیاری مناڵی خۆمە بۆم گرنگ بۆ کە کورچێ نی هەموو مرۆڤێکە لە دایک و باوکی حەزەکە زانین دایک و باوکی لەکوێ هاتووە چونکە ماهینەکەیچەکە لە سروشتی مرۆڤ زانێ لەکوێ هاتوو چییە بەڵام ئێمە وە پرسیارێکە وەڵامیشمان نییە ڕاستێکی وەڵامان نییە چینە ئەم وەڵاممان نییە نی ئێمە وەڵامێکی قوڵمان نییە لەسەرمە بڵێت و نەڵێ بەگشتیڵە بەڵام کورد ئەوەی زۆر گرنگەکە بێ واز لەم حەقایەتە درۆی نەبێنین کورد وەڵا لەوێ و هاتوو نەخێ کورد ئەوەتەی مرۆڤی ژیر هەیە لەسەرمە خاکە ئەم خەڵکە هەیە باشە وە زمانی کوردی کۆنەباریوە و نەبەکۆچەرە و خەڵک هاتووە تێکەڵی بووە ئەم زارانی کوردی کە هەیە تێکەڵبوونی خەڵکی جیاوازەکە هاتۆتەوە ینی کوردی دوورتر هین ئەم هاتنەوانە ئەمە من بە توێژینەوەی پەرتوشێکم بەدەستێت توێژینەوەی ینی لە ڕووی بۆ ماوەی شۆی بینی کە چۆنم تێکەڵیە دروست بووە کورد نهاتوو هیچ ڕۆژە نهاتوو کورد و ئەوەتەی هەیە لەسەرم خاکە بە کوردی ڕەنگە ڕۆیشت بێ بەس نهاتووە نهاتوە لەسەرم خاکە و ئەوەتەی شە بە کوردی قساکە
زمانێ نییە پێشکوردی زمانێ نییە پێشکوردی لەم ناوچێ زمانێ نییە پێشکوردی نەنی کوردی یەکەم زمانی سەرم خاکەیە بەڵام کوردی ئەمڕۆ فەرقی هەیە لەگەڵ 10,000 ساڵەوە پێش لەگەڵ 15,000 ساڵەوە جوگرافیاکەش جوگرافیای کە بڵێ ئەو نەخشەی کوردستان مثلا کوردستانی جاران دەچلو حوتا کوردستان کراوە هەتا سەر من نەم کردووە بێگانە کردوێتی هەتا سەر لە دەریا و بۆ دەریا یعنی مە بەهین بە وردەکاریەدا جا مە چی خۆشە بۆ یەڵم یەکەم زمان کوردیە و هیچ زمانێ پێش کوردی قسە نەکراوە لەسەرم خاکە زمانێ نەجا بۆ ئێمە بە حقایەت خۆمان مەژۆڵی ئاوێستا کردو ئەوکڕ بە زوانیە هەمووی تۆ لەسەرم خاکە ئەوتەی هێر بە کوردی قساکەی بەڵام ئەم کوردیە ئەمڕۆ فەرقیە لەگەڵ جاران بەڵام گۆڕانکاریەکە زاد خەڵک بەچی هەڵاقڵێتێ کاکە 100 ساڵەمە پێش سەیری خەڵک چۆن قسەیکرا وەی گەورەترین گۆڕانکاری لە زمانە لەم 100 ساڵا ڕوویەوە بۆ کەرەستەی تێکدان کللتور و یعنی تەرەسەی توانەوەی زمان و گۆڕینی زمان لەم 100 ساڵا دەستێکە ڕادیۆ تەلەڤیزیۆن باشە ئەو ئامرەزانی کە ئیتر تۆ لە ماڵەوەی تۆ مەسەن جانان لە گوندێکە بووی ئاشووریە هات بۆ نمونە شاری هەولێری گرتووە ئاشووریەکە خەڵکەکەمی کورد بوون کە ئاشووری گەشتووە بەڵام نەیتوانێت بچێتە ناو گوندێ لە چۆمان هەتا هەروەکو زمانی خۆی قسەی کردووە بەڵام ئەمڕۆ لە چایناوە لە چینەوە چێتە ناو ماڵەکەی تۆ فکریە گۆڕە هێست ئەم دەوڵەتانی دراوسێمان لە پایتەختەکانیان ژووریان هەیە دانیشتون چۆن مناڵی تۆ ئەو سەرگەردانی کە ئەمڕۆی بینی ئەوە زانستە بەهین من بڕوان بە تیۆری پیلانجی ڕۆمانە نییە بڕوان بە زانستە لەم دەوڵەتانی پەناتەوە کارەکەن لەسەر مێشک گۆڕینی تاکی کورد بەو ڤیددیوانی کە ئیبینی ئەم ڤیددیوانەمەی ینی پارەی بۆ سەرفەکرێت چۆن مێشتی تۆ بگۆڕێت چۆن ناساو ئەو تێگانی ناسنامەی کە لەم 15 ساڵا ڕوە بە تایبەتی لە باشوورە بۆ لە ڕۆژهەڵاتان ڕوونا بەرەوەی کاری لەسەرەکرێت لەسەر باشوور کاری تایبەت بە ئامانج کراوە کە چۆن ئەنی خەڵک بۆچوونی لەسەر خۆی لەسەر ناسنامەی خۆی بگۆڕێ نامێن زوو لە بابەتەکەش دوورکەم وە جامانە هەمووی هەیە ینی کاک سۆران وشەی کورد پێم خۆشە ئاماژێکی پێ بدەین مانای چیە چونکە من ئەیبینم لە تۆڕە کۆمەڵایەتەکان خەڵکێکی زۆر مەسەڵەن ئەبینی شۆڤینیە لە خۆی هاتووە قساکە و ملیۆنان ڤیوشێ وڵێ کورد کۆچەر بوونە لەوێ هاتوونە لێواتنەوە ئێمە لاریمان لەوە نییە کە ئێمە خەڵکی ئێرەی نەباریوی نەهێنراوی نەهاتووی بەڵام مانای وشەی کورد و کی بەکار هاتووە یەکەم جار کۆنترین تۆمار بۆ ناوی وشەی کورد 4,000 و خەڵکە گشتیەکە ئاڵە 5 بەس 5 ڕێگ نییە 4,200 شتێکی وایە یەکەم تۆمار لەگەڵ سەرەتای نووسینە ناوی کورد هاتووە خۆی ئاماژێ بە ناوچەی جەزیرە و بۆتان جەزیرە و بۆتان لە ئەسڵا پیان وتووە کاردا من ئەم ناوە من لە یەکەم بەرنامەیەکی تایبەتم هەیە لەسەرم بەڵێت یەکەم جار بە کاردا تۆمارکراوە کارداکە باشە بووە بە کووردا ئەجا بووە بە چێ هاتووە چێ تۆماری کردوە خەرمە گرنگە سۆمەری بەکاردا بکردوێتی باشە دوای ئاشووری لە کورتێ باشە یۆنانەکان هاتوون ناوی چییە کابرای یۆنانی زەینەفۆنیێت ئەڵە کاردۆخی دوای سرابۆ 400 ساڵ دوای ڕاستیەکاتەوە لە جاران هەمان و کاردەخۆی بەس گۆردیە ئەوە ئەیکەن بە گرکێکی بە کوردستانڵانن گۆردیان گۆردیان وەرجێڕانی کوردستانە یان و ستان هاڵی کوێستان و گەرمیان ئەو یانوستانە بەرامبەر بێکە جا ناوەکە لەو سەردەمەوە هەیە ئەگۆڕێ لەگەڵینە لەکووا ئەو ناوە بە تایبەت زۆر وڵات شناوی گۆڕاوە زۆر گەلی بەس کورد ئەوەتە هێنا وشەکە هەیە لە تۆماری جیاوازە وشەکە بە دوو جۆر هەیە بە گوت لەگەڵ تەبەن بە کورد ها ئەنلیزیە لە گاردی ئینگلیزی لەگەڵ ناوی کووردا یەک وشە لە ئەسڵا گارد هانی پاسەوان هێشتا مانا کۆنەکەی ماوە لە لیزیا گارد وشەی گاردێک سێریکەی جیوازانم بە یوشە نووسێ GUARD کێشە نییە لەگەڵ لە زمانە بڵین وشە نەبزوێنەرەکانی سابدە گڕد یا کرد ئەم وشە بە گوت و بە قاردوو دەبن ئارامی شتەکان ناڵێن بە قەیەکە کێکاکەنەوە بەقە ئارامی و ئەکەدی ئەیکەن بەقە باشە ئەمە لەو ڕۆژەی ها خورتیش کە ها لە خورتیش هە لەو ڕێگەوەی هەمووی یەکە ئەمە ناوی ئێمە ینی پاڵەوانی فۆنۆلۆژی ئینە جیاوازەکان هەرەوەی کێ تۆماری کردووە و وینە بەڵام وشەکەت بۆ بە بناغە بۆ چەند وەکوتم گارد و خورت
یەک هینن بەس لەوە هەڵ لەو معنای ئازا و شەڕکەرەوە دروست بوو. بەڵێ ئەمە بەچیە ئەزانی نییەکە ئەمە زۆر خۆشە. شاخی جوودی کە لە باکووری کوردستانە ئەم شاخە بە عەرەبی ئەڵێن جوودی باشە کەچی سەرچاوە هینەکان پێڵن قاردوو سەرچاوە ئارامی شتەکان پێڵن قاردوو. هەمان ناو گوت لەگەڵ قاردوو بە هەمان شاغڵن چونکە ناوی یەک نەتەوەیە یەک معنای هەیە خەڵکی هەیە بە هەمان شاغڵی گوتی من ینی جوودی خەڵکی هەیە پێڵێ قاردوو یا کووردا هەموویم هەیە بە تۆمار هەمە بە وردی ئەمانە جا لەبەرەوەی مانای ناوەکەی تۆ گوت لەگەڵ قاردوو لە سەردەمی ئەکەدی و سۆمەری و تۆماری هەیە هەردوو شەکەمان هەیە لەبەرەوە جاری وایە بە کوردیان و تۆ گوت جاری وای پێڵێن کوردیا قاردوو لەبەرە یەک مانای هەیە تێگەی هەمووشی ئاماژێ بە شەرگەر و پاڵەوان بۆ پێی کە ئێوەی لێن کاکسۆران ئەوەی ئێمە ئەوەی ئێستا ئێمەیان داگیر کرد ئەوان میوانە نەک ئەوان بە ئێمە هەموو کەسە میوانە لەسەر خای گوزان کورد خۆی نەبێ هەموو کەسی میوانە ئەمە بەهین بە ئەتوشت پێ ناڵەمە بەڵام هەموو کەسێ میوانە جگە لە خۆت نەبێ. کاکسۆران لە ڕوخانی میدیاوە دینە سەر میدیاش کورد هەڵنەساوەتەوە لە ئاستی دەوڵەتداریە ئەمە پێڵێن ئەفسانە بەس چۆن ماوەتەوە باە قوم لەم قاوەم بم عافێتە بێ زۆر سپاس زۆر گرنگە پێم خۆشم سیارە زین بۆ کاکسۆران شێرکۆبی کەس ئەڵێ زۆر گەل هەبوون لەم ناوچەیە نەمان دوای ئەو ڕووداوانی کە هەبوون لە مێژووە بەس کورد چۆن مایەوە پرسیارێکی ئەنە بۆم نیش ئەوەش بۆ من کە چۆن لە 2500 کورد هەڵنەساوەتەوە ئەمە چۆنم خیاڵە دروست بوو ئەمە بە شعرەوە درێت و چەندین شاعری کورد پێیز ناکەن بنێم دەمن زانیارێکەوە ڕۆشتۆ کە میت 2500 ساڵەم پێش فارشکانی تاوا مین نەما ئەمە قایەتە ئەمە قایەت ئەمە مێژوو نییە چونکە مات بە ناو هەتاوەکو 700 ساڵم پێش ناوی ماتێ هەر بە کورد دەوترێت بە تۆمار هەمووی من پێ دەڵێم ئەنجا پاشای مات ئەمە هەمە زۆر گرنگە پاشای مات کە ئەسکەندەر هات پاشای مات مابوو بەڵام پاشای سەرەکی فارس ئەوان پاشای سەرەکی بوو لاواستر بووە پاشای مات بەڵام مابووە من بە دایان سەرچاومەیە خۆتەکەم تەڵانە نە ینی یەک و دوان نییە بە وردەکاری سوپاکەیان چۆن بووەمە بەڵام چی بوو کە ئەسکەندەر هات گۆڕانکاریە ڕوویە کە هاتە ڕۆژهەڵات شەریعەت زۆر گرنگە شەریعەتی مێژووی کە فارسی شکان تاقە نەتەوە کە شەریعەتی مێژووی دێرینێ بوو چێ بوو کورد بوو لەبەرەوە لەگەڵ پاشایەکە ئاتەرپاس ئەو وەختە پاشایەکی گەورەی مات بوو لەگەڵ ئەسکەندەرا بوون بە هاوڕێ یعنی هیچ کەسێک لە ڕۆژهەڵاتە هێندەی و ڕێزی لێ نەگیراوە لە مەجلیسی خۆیانە لە کۆڕی یۆنانەکانە ینی هاوشانیان بووە کچی خۆیان بە جەنراڵێکی گەورەی یۆنانیەکان وەکو ئەها ڕێکەوتنی سیاسی و ئەو سەردەمانەوە بووە ژن و ژنخوازیشی تێکەوێ هاتن وڵاتی میدیان کرد بە دوو بەشی سەرەکیەوە بەشە گەورەکەی یان بە جەنراڵێکی یۆنانی بەشی سەرۆیان بەم ئاتەرپاسە ئاتەرپاس بە کوردی ئەمڕۆیانی ئاگرپارێز بە کوردی مادی ژیانی ئاگرپارێز پاسی کە پاسەوانە بە زمانی مادیانی ئاگرپارێز بە زمانی کوردی ئەمڕۆ لە فەرهەنگە ئاتەریانی ئاگر پاسی ژیانی پاس ئەوان ئەڵێن پات مادەکان نیانوتۆس ئاتەرپات وڵاتەکە ئەم ناوچیان ناهی وڵاتی خۆمان نانا بەنای ئەو ئاتەرپاس یانی شوێن ئەمە بوو خاوەنی وڵاتی ئازربایجانی لەو ڕۆژەوە سەجەری مادەکانی ئازربایجان دەسی پێکرد ئازربایجان کوردیە بە تەواوی جەناب دەڵێ ئەوان کوردن دیێن نەک من نایڵە من مێژۆکەیم نووسیوە بەڵێن یەکەم ڕۆژەوە لە سەردەمی ئیسلامە هەر کورد حکمی ئێستا مەسەن سوپای ئیسلام ناگات ئازربایجان ڕێکەوتن نامەکە هەیە تۆماری ڕێکەوت نامەکە سەردەمی ئیسلامە سەردەمی عوسمانی کورد ئەفغان ئەڵێ یەک نەتەوە ئەبێ ئاگا لە عادەت وشتی بێ کووردە لە ئازربایجان نەتەوەی دووەمیتیانێ ئێمە من ناینووسم مێژوو نووسێتی و ناوی تورک لە ئازربایجانە نییە هەتاوەکو دوای ساڵی 1000 چلۆمانە یەکەم هۆزیان وەکو هین بەکرێکی شەڕکەری بەکرێگیرا و پاشاکوردەکان بەکاریانێنن ئەجینە تووشیتانە بووە وردە ئاوا تورگەشت وڵاتە ئازربایجان کوردی تەواوە وە کەم شوێن هەبووە لە ڕووی فەرهەنگەوە چکە بۆ لە شوێنەکانی تر یۆنانی و قەومەکانی تر حکمیان کرد بەڵام ئازربایجان هەر کوردی بووە بەبناخەوە چکە پاشای کوردیش مایەوە لەبەرەوە یەک هەستی کوردی و مادی لەوێ هەبوو لە بەشەکانی تر کەمتر تۆماریە بوو یعنی تەنانەت یەک پەرتوک هەیە بە درێژایی ئیسلام بناسرێ تاریخی ئازربایجان بە عەربی وانووسراوە باشە مێژووی ئازربایجان
کتێبێک نییە لەوە پێشتر تقریبا ئەمزام لە ساڵی 1990 چێ نووسێتی میری کوردی حکومڕان وڵاتی خۆیەتی مێژوەکە تا ئەمڕۆونە کە ئەڵەمونە من لە سەدا 99 زانم ون کراوە چونکە بۆ ڕەنگە شارابێتەوە هەبێت نه هەر سووتێنراوە ئێستا پەرتوک هەبووە لە وڵاتی تورکیا کە باسی کوردی باسی مێژووی ئازەربایجانەکە و کورتیە کابرای ئەوەی وەری گێڕاوە ئەو بەشەی هەر فڕێەوە مینۆرسی پێزانێ کە پێزانە ئیکا بە ئەنگلیزی خۆشبەختانە من زۆر سوودم لەس مینۆرسی سەرچاوم زۆر چکە خەڵکی رووسیا بۆ کوردەکان لە یۆنانیەکان تالەکانە چەند شکل و ئەو دەستیشی بەهین گەیشتو بەسەر چاوی گرنگ من سوودم لەو شتانە بینی جا بۆ جۆرەیە ئیترێنی تۆ ئەمەی کەوتم ئێمە ئەنجا دوای دوایەوە چی ڕوویە ئێستا تۆ ئەم هەولێری تۆ نییە هەزەبانیەکان لێرەوە هەتاوەکو ئیسرائیلیان حکم کردووە ئێکاکە من چی بکەم یەک مێژووی گەورەی ئەوەم عەلیان نووسراوە بەرنامەی تایبەتم لە کاتێکە مێژوونووسی عەرەب هەیە ئەڵێ کوردەکان ئەوە نین و ئەوە نین و ئەسڵ تو بڵێنەوە تۆ ئێم باسی مێژووی خۆمانەکەین لەکان ئاسەواریان سەریکە 2200 ساڵەمەوە بەر لەم هەولێرە من ڕسمی دراوی هەولێری پیشانەیەم چەند جوان کراوە لە 2200 ساڵەوە بێ ناوی پاشاکە هەیە پەیکەری هەیە لە هەولێرە کەسیش باسی ناکە ئەمە خۆمان بزر بووین لە خۆمان قەڵای هەریر شاخی هەریر ئەو پەیکەری پێەتی ئەوە حکومڕانی هەولێرە باشە پەیکەرەکەشی هەیە پەیکەرێکیان لای پیرەمەگرونەوەە دامەزرێنەری دەوڵەتەکە لای پیرەمەگرونە پەیکەرەکەی دوای هاتون لێرە حکومڕانگە پەیکەرێکی لای هەریرەوەە دراوەکانی چەندین دراومان هەیە گۆڕەکەی هێلەنا لە دایکبووی ئێرە شاژنی هەولێر باشە کۆشکەکەی لە 2007 تا لە شاری قودس دۆزرایەوە باشە ئێستا گۆڕە بەردینەکەی لە مەتحەفی لۆڤەرە هێلەنا هەموو عالەمی ناسی خەڵکی هەولێر خۆی نەبێ وایە هەموو هەولێریەک بە بۆچوونی من مێژووی هەزەبانی بزانیە چونکە هەولێر مانای نییە بێ هەزەبانیەکان دڵ و ڕۆحی فەرەنگی ئەم شوێنە جا سێرکە لە دوای ئیسلامیش دیسانەوە کە ئیسلام هات هەزەبانەکان هەستانەوە دیسانەوە بە درایی خۆیانەوە هەتا نزیکەی ساڵی 1200 حکومیان کردووە چێش یەکەم مێژوونووسی خۆیان ئەو ڕۆژەی کە تورک یەت هەولێرەگرێ ئەو ڕۆژەی نووسیوە بەدەست خۆیانەوە بۆ بنەماڵی هەزەبانی لە سەردەمی ئیسلامیشە کە یەکەم جار تورک لیان نەگرێ چکە بخۆی مێژوونووسە ئەو ڕۆژەی کە تورک هاتوو کە کۆتایی بە حکمی هەزەبانەکان هێناوە تۆماری گرجا هەزەبانەکان خاڵوانی ماڵی هینیشن سەلاحەدین ئەیوبی و هیان بووە مەسەن والی قودس لەوان بووە زۆر لە میرەکانیان سەلاحەدین کاک سۆران کەوات جەدەلێکە لە بینەوەی کە کورد ئاریاییە یان زاگرۆسیە و ئاریایی با بڵێن تیۆریە کە یان شتێکی ترە حەزەکەم لەسەرمە بوەستی کاکە وەکوی کە ئەڵێ حکایەت هەیە و مێژوو هەیە ئەم ئاریایە چۆن داهات ئەمە ئاریایی ئەوروپیەکان و کۆمڕۆ سێریان مەکە ئەمڕۆ بە زانستی شەکەن بەڵام جارانەوەوانیش ناسیۆنالیستانە و بەو شێوەیە کاریانە کرد لە سەدەی 1970 دەستکرا بەوەی کە بەخیاڵ بە دوای خۆیان ناگەڕ تەوەن کە بە دوای خۆیان ناگەڕان خۆ نەچون خەڵکێکی داما و دۆزنەوە لە ناو ئاوێستا ئەمانە دووسێ وشەی ئاریان بینی و خەڵکێکیش لای ئەفغانستان ناو ئێران ناگرێتەوە دەرەوەی ڕێک ئەفغانستانە باسی ئاری کراوە لێ ڕەسەنۆمانە وتیان ئێمە لێوە هاتووین ئێمە بناغی ئێمە و ئیتر درشوخێ کرا لەسەر دووسێ وشە کاتی زانینەتەوەیەکی خیاڵی دروستکرا ئەمە ئەنجا هێتلەر کردی بە بەشێ لە تیۆری دوایەوەی کە نازیزمی لە جا من لە 2013 ئەمەم هەڵۆشانەوە چەند فەیلسوفێک کتێبیان نووسیە لەو پێش ئەوە من لە 2013 ئەمەم هەڵۆشانەوە ئەم تیۆریە لە کوردستانە لە دەروی کوردستان لە هەفتاکانەوە 67کانەوە کۆمەڵی خەڵک لە ئەوروپا ینی تەواوی هەڵیان نۆشانەوە بەڵام لە کوردستانە هەر لە زانکۆشت هەر بە ئاری ڕۆشتووە لە 2013 من کە هەڵمۆشانەوە وازم لێ نێناوە ئەی چی نێمە من دەستەواژەی زاگرۆسیم هێنا کایەوە و دەستەواژەی ئێرانی هەر بەکارهێنانی دژی چکە کەوتی ئێرانی ئەنی زمانێک لە ئێرانەوە هاتۆ بەرشتیوانە زمانەکە لە کوردستانەوە ڕۆشتۆ لەبەرەوە کەواتە ئێمە خاوەنی ئێرانی نەک ئێمە ئێرانی بین نە لێرەوە ڕۆشتۆ بۆ ئێران شارستانێتەکە لێرەوە ڕۆشتۆ بۆ ئێران خۆ لە ئێرانەوە نەهاتوە تا من بۆچی ئێرانی چی ئێران تۆ زاگرۆسە تۆ وایە کانیە کە هەیە لێرە هەڵقڵێ ئەم کانیە ناوی کانیە زەردێ ئێمە نەم ناوچەیە بێ لە کانیە زەردەوە زانستەکەی بۆی خۆندە لێەوە نەهاتوە لەبەرەوە من لێرە شوێنێک ناوێکی تری هەیە چۆن و کانیە بە ناوی ئەمەوەدان بە ناوی خۆیان نانێ ئێمە کانیەکەین زاگرۆس یەکەم گەنم لە زاگرۆس کراوە یەکەم بەراز یەکەم نووسین باشە یەکەم مەڕ ئەمانە هەمووی لێرە ماڵی کراون لە جیهانە ینی تۆ
سەرچاوی هەموو ئاینەکان ئاینە زاگرۆسەکان جا لەبەرەوە تۆ بەخیاڵی ئەگەر تۆ بڵێ ئاری هیچ مانای نییە بەڵام تۆ بەڵگەی جینیت هەیە نەخشەی کوردستان نەخشەی یەکەم جوکتیاری جیهانە نەکەین ئەمە زانست پێ دەڵێ بە DNA کورد یەکەم نەتەوەی سەرم خاکێ بە DNA باشە لێرەوە شارستانیەتی مرۆڤایەتی بڵاو بۆ تۆ زانم خەڵک بڕوا ناکات چکە مەسەن تۆ ئەمڕۆ لە ئاسی جیهانیە بە شوان ناسێنرای پرۆفیسۆر هەیە لە بواری کورد دایژەکە بە کورد وازان لە شوانە جا تۆ گۆڕینی ئەم بۆچوونە هەڵەیە زۆر گرانە یعنی تۆ لەمانوانی عیب نەبوو عیب نییە بەڵام تۆ بە تۆ وتراوە لەم ناڵیەوە تۆ بە تۆڵێ هیچ نییە ئێستا کە من هەڵم نەخێت تۆ سەرەتای چیرۆکەکەی ئەمەی من ئەڵێن سۆرا هەمەڕەش مبالغاکە یا زیادە ڕوویەکە بۆ ئەمەی من بەڵگە و هەموو شتێکی لە پشتە ئەوەی ئەو بەڵگەی لە دروستکراوە بەڵام لە مناڵی و پێ وترێ لەبرا چەسب بووە ئێستا ئەمەی من هەر بوونی خۆی هەڵۆشێن تۆ من نابێ بێ من هیچم نەبێ باشی خۆش پێ بڵێن ئێبن وحشیان لە ساڵی دەوری 900 نزیکەی 1900 ساڵەمە بەر باسی ئەلفوبەی کوردیەکە ئەڵەمێکێکە لە ئەلفوبەت دێرینەکانی دیان لە بەغابووم دوو پەرتووکم وەرگێڕا بۆ زمانی عەرەبی بعربي حتى ينتفع بها البشرية بعربي كون تاوكو مروفاتي سودي لبين ده برتوكي كردي برتوكا كان لسر كشتو كعبون من لم برتوكي 2013 دو اتزور من قسم كردو معنا ياك دنيا خلقي كاو برتوكا هنا اما ساخته سيرك همو جيهان قرام كسي ناله ساخته باشا الان آية امزانستي لكو هنا قساكي لسروين چکە زانستەکە زۆر تایبەتە بەڵام کەس ناڵە ساختێ کورد نەبێت بۆ چکە تۆ پێویسترا تۆ هیچ نییە ئێستا زەلامیڵێ تۆ ئەڵە بە تواناتری خەڵکی لە کشت و کاڵا چۆن نەبێت لەگەڵەوە بیرکردنەوەی ئەوان ناگونجێ دێنە سەر ئەمە قومێ لە قاوەکە بە مناوبڕێک وەرەگرم بینەرانی هێژا و خۆشەویست بەردەوامە بین لە گفتوگۆکەمان لەبارەی ئەم بابەتە گرنگە و لەگە کاکسۆران ناوبڕێک وەرەگرین ئێوە جوچانێک بدەن و چاوتان لەسەر ئێمە بێت. دووبارە سڵاوتان لەبێ بەردەوام ببم لەگەڵ کاکسۆران حەمەڕەش کاکسۆران گیان دووبارە خۆشحاڵم لەگەڵتام خەڵکێک هەیە ئەفسانەیە گیان خەیاڵێکی بۆ خۆی دروستکرۆ گەل هەیەڵێ من نەوەی ئەو ئاژەڵم بۆ نمونە ئێمە نەوەی ئەو ئاژەڵانین میتۆلۆژیایەکیان بۆ خۆیان دروست کردووە ئەم فرەچەشنی و ئەم کولتورە دێرینە وەکو ئینگلیزەڵێ هێریتیج ئەم هەموو بابەتە دەوڵەمەنە و گرنگە هەیە کورد هەیەتی جەنابەت ئاماژەی پێکەیت دێت ئەیهێنیتەوە و مەسەلەن قسەی لەسەرەکەیت و کتێبی لەسەر نووسی بۆ دژایەتی یەکری کات ئێمە مەسەن حەقیقەتی ئێمەیە و لەناو خۆمانە بۆ خۆمانەگەڕی دژایەتی بەگشتیە لەسەر و بەنەوەی کە مەسەن کەسانێکن بۆ ناڵێن ئەمەوانیە یان کەسانێکن شۆڤینین دوو بابەتی جیاوازە هەردووکی وەڵامێنی خۆی ئەفسانە زۆر گرنگە ینی ئەفسانە وەکو ئەفسانە ئەفسانە کوردیەکان بەشێکن لە کللتوری ینی تۆ نەتەوە هەیە یابانیەکان ژاپۆنیەکان نەتەوەیکی زۆر ینی خاوەن پیشەسازی و پێشکەوتنیکی زۆر یان بەخۆی بن بەڵام لە هەمان کاتە ناسنامی نەتەوەییانێ لەوەرە چەندین ئەفسانە و شتیشانەیە ئەڵتان ئەفسانەیە بەڵام مامەڵی ئەفسانەی لەگەڵی خۆ مناڵی نەمە مێژووە بۆ نمونە ڕۆمەکان لە هەموو شوێنێکی ڕۆم کە یەکێکە لە ئیمپراتۆریەتە گرنگەکان چیرۆکێکی دەستپێکردنیانەیە کە دوو برابوون و چۆن شیری گورگیان خوارد و ئەم گورگە بەخێوی کردن سەر لە هەموو شارە ڕۆمیەکانی جارانە بەزەم ئەوەی ئەمڕۆ پێڵێن تورکیا جاران وڵاتی ڕۆم بۆ هەندێک هینیشان لەوێ ماوە لە ئیتالیا لەوێ ئەمە بەشێ بووە لە ناسنامەی ڕۆمەکان تورکەکانم ئەوانیش لەوە ئەو چیرۆکەشیان لەوان بردەبێ تورکەکان خۆیانە بەستنەوە بە گورگەوە بە هەماشێوە کورد چیرۆکی وای چەند چیرۆکێکی هەیە لەوانەیەکێ لەوانی کە تا سەدەی بیستەم کە لە لوڕەکانیان پرسی و هەمان چیرۆکی باس کردوڵێ ئێوە لە کوێوادنەوە ئێمە لەو هینانە بووین کە بڵێن کە ڕۆژانە دوو کەسیان سەر نەبڕیوە بۆ ئەوەی مۆخەکەی بن بە زوحاک هەندێ ئەوەی کە ئەوەی کردووە مۆخی مەڕنی تێکەڵ کرد بۆی مناڵی ڕزگارکە هەموو ڕۆژە مناڵی دەرباز نەبووە چونتە چیاکان نەتەوەی کورد لەمە دروست بووە ئەمە ئەفسانەیە بەڵام ئەفسانەیەکی خۆشە نەوەی نەورۆزە بەنی بکرێت ئەکرێتە بەنی بکرێت ناڵم ینی بەرنامێکی تایبەتم لەسەر کرد
زۆر گرنگ ئەمە سانانە لە خوێندنگا خوێنرێت چکە مە خیاڵاتی مرۆڤ دروزەکە هوەری بەدوایە مۆسیقای بەدوایە ینی تۆ کللتوری بەمانە دەوڵەمەڵی بەم سانانی خۆت کە ئەمە چیرۆکی تۆیە دەنی تەنانەت سەیریکە بۆیڵم ئەمانە نەتەوەنی چی ئەین چیرۆکی هاوبەش لە لوڕەکانیان پردووە تا سەدەی بیستم بە تۆمار هەمە لە سەدەی بیستەمە لە 1920مانە لە لوڕێکیان پرسی ئەوە لە کێ هاتون ئەم چیرۆکان جێڕاتەوە تا ئەو وەختە مانای ماوە ئەمڕۆ خەڵک ڕووی نایە بەگەڵ بەس ئەو وەختە 1920 توێتیەمەوە بنەچێمە لەوە دروستوە باشە ئەها چیرۆکی هاوبەشتە نەگرنگە ئێمە چیرۆکی هاوبەشمانە بووە شاماران لەسەر دەریاوە باس کراوە تاوەکو لوڕستان باشە شاماران چکەمانە ئەفسانە و چیرۆکی هاوبەشی ئێمن ئەمڕۆ تورگەچێ ئەڵلقەیەکی لەسەرەکە ئەوێ داگیری بکات چکەزانێ ئەفسانی تۆیە ئەمە بە دەوری ئەمانە تۆیەک بووی لە کرماشانە شاخێ بە ناوی شامارانەوە لای سەر دەریاکەی باکوور قەڵاهەیە بە ناوی شامارانەوە ماردین مێژووی بە ناوی شامارانەوە هەندێک بابەتی مێژووی هەیە کە مار چەنە گرنگەکە لە ڕاستیە بێمەوە سەرەوەی باسی کوردمان کردنایی کرمانج تۆفی وەخبی پیاکی زۆر زانستیە قسە لەسەر ناوی کرمانجەکە زۆر بە قوڵی بیسی پەڕی لەسەر نووسیە بەس ناوەکە کرمانجیانی ئەوەی کە لە مارەوە هاتووە ئێمە بڕوامان وابوو ئەمە چیرۆکی سەردەمی گوتیەکانە ئەمە ئەفسانەیەکی ترمانە ئێمە پێمان وابووە دروست بووین لە بینی جوودبوونی شاخ و هەژدیها ئەمە بۆچوونی کورد بووە بۆچوونی گوتیەکان بووە ئەم بۆچوونە تا 1500 ساڵە وپەر لە ناو کوردەکانی ئەرمینیا تۆماری هەیە بە تۆمار هەمە ئەم بۆچوونە ماوەتەوە بەڵام ون بووە چکەیت وردەوردەها خەڵک بۆچوونیە گۆڕێ لە ناوی کرمانجا ماوە لە ناوی کرماشان و کرماشان یعنی شوێنی ئەو کەسانی کە لە هەژدیها لە مار دروست بوون باشە بەکنای کرماشان لەوەیە و ناوی کرمانجیش بە هەمان شێوە لەوە دەمە چیرۆکێکی قوڵی کۆنی کوردیە ئەجامانە ئێمە ئەفسانەمان زۆر هەبوو بەزەوەی چەکە لە ئەفسانە ئەوە پێشەوەی هینە پێشەوەی زوحاکە ئەمە کۆنە هەرە کۆنەکەی کورد ئەمە لەوانەیە تەمەنی 10,000 ساڵ بێ بەڵام 4,000 ساڵەمە پێش تۆمارمانەیە 1500 ساڵەمە تۆمارمانەیە دوایی لە ناو کووردا ئەسەکە ئەچیت هامارێ لە دەرگای لالەشە لە خۆیەوە نییە مار ڕۆح و هینی کورد بوون بە دەوری مار لە تاتۆی دێرینی کوردیە مار و هینیانە نەخشی هەندێک لە کۆشتی ئەیوبیەکان لە هینا لە ڕۆژاوای کوردستانە ماری گیسک و بزن شاماران ناڵم یانی ئەمانە هەڵ مار بەشێکی گرنگی فەرهەنگی ئێمە بۆ وردە ئەوانەمان بیرچۆتەوە جا گرنگە تۆمانە کەلتور بەمانە دەوڵەمە نەکەیت ئەوە لەو باسی ئەفسانەمان کرد بۆچی بۆ چییە جا چی خۆشە لە ناو ئێزدیەکانی ئەرمینیا چکە ئەرمینیەکان زۆر بڵین کللتوریان نەتوانن تۆ هەندێک من زۆر توێژینەوە ئەچم بۆ ئەوێ شتی زۆر شتی کوردی کۆنیان پاراست هەژدیهایەکیان هەیە هەموو جارێ ئاوا پەڕۆکەی لێکەن و بۆ دوعا و دەست بیانن ئێستاش ئەو پیرۆزی و ئەو خوداوەندی کۆنی کوردیە ئێستاش دەستی بیانن نازان بوو باشە بەوێنە هەمە لە پرتوگا دامنا بەوێنە یەکابرات چووە لەوێ وێنەی گرتو و کە لە ناو بنەماڵەیەکی شێخی ئێزدیەکان لەوێ لای ئەوان پارێزراوە هەژدیهایەکی جوانە جا ئەمە هینێکی کوردی کۆنە ئێمە سەرەوی بۆ دژایەتێکرێم من دایمە ئۆزانم هیگڵاڵێ تێس لەگەڵ دژە تێس ینی ڕاستی ئەم دوانە نایهێنە دەرەوە تێکەڵبوونی ئەم دوانە سە من تێزێکم هەیە من ئەڵم زمانی کوردی کۆنترین زمانی ئیندۆروپیە زمانی ئیندۆروپی یەکەم کەس بووم لە جیهانە کەوتم کوردی دایکی زمانە ئیندۆروپیەکانە و لە کوردستانەوە بڵاو بێت ئەمیشم پرسیارە سەری کەس چی دروست بۆ بەرامبەر ئەوەی کە دروستە بێ خەڵک ئەبۆڵێن ینی تۆ پرۆفیسۆریە بۆڵێنی زەلامە هەیە لە سویت کتێبی شتیشی هەیە ئەڵێکی وەڵا من پێش سۆرا هەمان ڕۆژ نووسیومە 2020 ئەگەر لێ نییە نەچوە سەیری مێژووی ئەم کتێبی من کا 2013 ینی دژەتێزت بۆ دروست نابێ دژەتێز خۆی زۆر باش بەڵام دوای دەوڵەمەنە حقیقەتە دژە تۆ دروزە بێ کابرا دژی تۆی و هێرشە کاتە سەرخۆی کاکە بوو بە هاوڕێ بین بە هاوڕانە بین بە لێک فکرانە بین ئەمانە تێناگەن بەداخەوە تا ئێستا دژەتێز دروست نەبوو بەرامبەر من ئەوەی دروست بووە دژە خۆمە دژە خۆم ئیسفادەی نەبێ بەشتی شخصی ینی سەیری ئەو بۆ چونانە کە لەسەر من هێرشی شخصی خلێ سەر خۆم ینی زمانێکی خراپ من خۆی من گەورابم بەڕخنە و بە دژەتێز چکە دژەتێز دژی خۆت نییە دژی فکری تۆە بەس دەتوانێت تۆقە لەگەڵکە ئەتوانێت هاوڕێ بێ ئەوە خاوەن دژەتێزە بە زەوانەی کە قسە لەگە منم کابرا لە سویت
پەرتووکە لەسەر زمان بێ ڕوو بێت بڵێ وڵا سۆرا حەمەڕەش لە منی بردووە من 2020 بڵاوم بەخۆی لە 2020 ئەگەی لێ نەکتێبەکەی من 2013 و بەرنامەی ڤیددیۆیی هەیە لەسەر ئەگەی لێ نییە چکە ئەو نەڕێزی زانست ناگرن پەلیانە هێرش بکەنە سەر بەداخەوە منەوەم بینیوە بە زۆری و تا ئێستا دژە تێزە دروست نەبووە باشە من تێزێکم هێناوە ئەڵەم مادەکان بۆ نمونە حکومڕانی کوردن ئەڵەم زمانی هەندوروپی لە کوردستانەوە بڵاو بەتەوە کوردی کۆنترین زمانی هەندۆروپیە سۆمەری زمانی هەندۆروپیە و یەکەم زمانی کوردی نووسراوە سۆمەری کوردیە ئەمانە وتۆ فەرموو تۆ ئەمە من کتێبم نووسی لەسەری حەقی خۆتە لەگەڵ ئەمەنی هەڵی وەشێنەرەوە سلام دکتۆرە سێرەکەی لە پۆستێکە ئەمانە گاڵتە زارێم لە بەڵگە مێژوویەکان چی ئارکۆلۆژیمانەیە چونکە مێژوو زۆر لەگەڵ ئارکۆلۆژیایی شەکە لەگەڵ ئاسەوەی زۆر گرنگە چی ئارکۆلۆژی بۆ چ شتێک مەسەلەن لە سەلماندنەوەی کە میدیەکان لەوێ بوونە مەسەن خەڵکی لە میدیەکان مەسەن ئینکاریەکات پەیوەندی کورد و میدیەکان ئینکارەکات من حەزەکەم لێرەوە می دوێنێ بۆ مێژووی کورد می دوێنێ بۆی کۆنترین پەرزگە لەسەر گۆی زەوی لە باکووری کوردستانە ناوچەی ورفە ئەوە دڵی فەرهەنگی کوردیە پەرزگە هەیە لەویا تەمەنی 12700 کەبیری لێکەیتەوە سەریگە زۆر گرنگە 12700 نەچە کوشە بوو نەکانزا هەبووە پایەیە هەڵکەنی لەو ئەرزەیە 6 مەتر بێ باشە بیبڕی هەڵی سێنە سەر پێ لە شێوەی حرفیتیا ئەمە هەڵسێنی بێەوەی هیچ کەرەسێشی کانزایی هەبێ 12700 پەرزگە دروستکەی نەخشی لەسەرکەی لەسەر قڵایەکش لە بۆکانەیە باتێکەڵی نەکەین باس سەردەمەکاڵم 12700 ئەوە کۆنتینە لە جیهانە نییە بەڵام لە هەموو بەشە سەریە سەر جانیمانێ جانی کۆنترین جێپەی بزنی ماڵی کرا و ئەوە شوێنەکەی ماوە لەوێ جانی ئەمە سەرەتاکانی نیشتەجێبوونی مرۆڤ لەوێ بووە بێستان سوورمان هەیە لە دەروی سلێمانی چەرمومان هەیە لای چەمچەماڵ ئەمانە بەڵام باکوور ئەوانی باکوور کۆنتنە لەوانی خواردریش ئیلام کاکسۆران ئیلامی شتیاتی بەڵام وەکو کۆنی ئەوانی ناوچەی ئورفە و دیاربەکر لانی کۆنتر نییە لەوە بەڵام کوردستان بەگشتی لە سەر 12000ەوە ئەمە باسی نزیک نیشتەجێبوونەکەمە جینە مرۆڤی ژیر دەمێکێ لەسەر خاکی کوردستان نیەندەرتاڵیش لەسەر خاکی کوردستان بەس ئێمە باسی شارستانیەتەکەین کە 12009 ساڵ لەمەوە پێش شت دروست کراوە مەسەنن ئەم پەرزگەیەکی دروست کردووە ڕێوڕسمی ئاینی تیا کردووە ئەمە زۆر گرنگە ئەمانە لەسەر خاکەکە هەموو یعنی نەخشەی کوردستان نەخشەی یەکەم شوێنەوارە ئێستا پرۆژەیە هەیە لە کوردستان پێڵن پرۆژەی ناوەندی زاگرۆزی شوێنەوارناسی زانکۆی جیهانی عالم تیا بەشدارە بۆ ئەم کارە بکەن لە بینی باشوور و ڕۆژهەڵاتە کارەکەن بەشێکی لە دی ڕۆژهەڵاتن لەگەڵ حکوومەتی ئێرانیا کارەکەن بەشێکی لە باشوورن یانێ تێبگەن مرۆڤ چۆن بوو بە نیشتەجێ چکە کە مرۆڤی نیشتەجێ سەرخاکی کوردستانە ئەمانە تۆی بەڵام ئێمە تۆمارمان نییە بزەبت ئەمانە چۆن قسەیان کرۆ نیمانە بەڵام بەڵگەمان هەیە کە ئەمە دیێنەیەکەی لەگەڵ تۆ یەکە باشە و یەکەم زمان کە ئەنووسرێ یەکەم زمان لەسەر گۆی کە ئەنووسێ سۆمەریە 10000 ساڵەمەوە پێش ئەم زمانە چۆن داهاتوە خۆی یەکەم جار لە شتێک داهاتۆ من ناو وەرم جێڕاوە کلەیتەوکن کردومە بە پوو لە قوڕینە شتێ بوون ئاوا ئەمە لە جیاتیوی من دەمەڕم هەیە باشە تۆش لەو گوندەی ئەو بەری تۆ گەنمە زۆرە ئاڵۆ گۆڕەکەین وەختە ئاڵگۆڕە عەربی پێڵە مقایەزە جا وەکو چۆن تۆ کۆنتراکتی ئەمڕۆ نووسی خاڵەکانی ئەمان بەمانە نووسیانە یعنی نیان نووسیوە لە جیاتی مەڕەکە سێ پولی مەڕیدانەوە باشە شکلیشی تیا بووە خۆیان زانیوە ئەمە هی مەڕە ئەمەیان هی گەنمە ئەوەینە وەرحاڵ کۆنتراکتەکە لە بینیانە کراوە ئەوە من ئەوە بەکو تۆماری ئەمە یەکەم حساباتی مێژووە نووسی نییە هێشتا ئەمە 5000 ساڵ لە شاخانی کوردستان لە چەرموو 1400 دۆزراوەتەوە 1400ەوە لە زۆربەی شوێنەوارەکان لە باکوور تا باشوور هەیە ئەمە وردە چوە خوارەوە 5000 ساڵەوە پێش تیان باشە بۆ چی هەر ئاوا دروستیکەین بۆ هەر لەسەر قوڕێک نیکەم شکڵەکانی هەرم هەرە شکڵێ ئەڕوا دوای 5000 ساڵی ویسەوە تەژیان خاو بوو بە یەکەم نووسی ئێستا گوو بە سۆمانی گای ئێمە هەری نەگۆڕا معناکەی چۆتە ئەنگلیزی بۆ بەکاو چۆن چێتە دەرەوە لێرەوە داهاتوە زمانەکە لێرەوە بە جیهانە بڵاو بەتەوە ینی چەندین وشەی ئینگلیزی بناغەکەی کوردستان لە ئیلام گۆزێک دۆزراوەتەوە هینی لەسرە هەڵپەرکیە کوردی بەڵێ ئەوە ینی
لەگەڵ هاوڕێکە گفتو دەستیان گرتووە ینی وەکو تۆ لە ساسە ناتوانانی بەس جۆرێکە لە سەما ینی لە ساسە ناتوانانی بەڵام جۆرێکە لە ینی بڵێ هەڵپەرچێ لە ساسە ناتوانانی بەڵام جۆرێکە لە سەما کردویانەکە دەستیان گرتووانیان هەڵپەرچێ ینی هەموو شتێکی تۆ کۆنە کاکە تۆ ینی جا من زۆر ئەو کتێبەی باشە زۆر خۆش ئەڵێ کوردەکان ئەڵێ شارستانیت لە بناغا بە زمانی ئێمە نووسراوە سەیری کورد چۆن ناگەی لە خۆی بەمە ساڵی 1900 ساڵەوە پێش ئەڵێ شارستانیت لە بناغا بە زمانی ئێمە نووسراوە کوردێکی وشیار بەخۆی ئاگای لێ بۆ کوێ بووە لە کێوە هاتووە ینی ئەو نە وشیار بوو بەخۆی کەی خوێنیتەوە ئەنجا بەس کابرا خۆیان ناگرێت چێ خوێنەوارە تەمەنم خۆی بە کلدانی و نەبەتی داناوە ئەڵێ ئێمە و کورد هینمان هەیە لە بینە بڵین جۆرێ لە ڕکابەری هەیە لە بەیمانە و دژایەتیەکەین لەسەرەوەی ئەوان ئەڵێ ئێمە ئەسلی شارستانیەتەکەن کردانەکان توانە ئێمە لەسەرەوە کێشانەوە بەڵام سێری ئەو ڕازگۆی خۆشە ئەڵێ بەڵام لە زانستی کوشت و کاڵە کوردەکان لێمە بەتواناترن کێ بێت تۆ 1200 ساڵەوە پێش بەتواناتی نەتەوە بووی لە کشت و کاڵە ئێمە چی بێڵە ئەمە هەمووی بە پێ دەڵێکە تۆ ئەمە یەکەم کاکەمە تۆ خاوەنی شارستان بەس چییە ئەو نە خەڵک هاتووە کە باسی ئەو کرد کە داگی کرد هاتووە کەسە و چیرۆکی عەرەب و فارس و تورک و ئەمانە هاتووە وەکو بەتانیێراوە بەسەر ئەم گەوهەر و زێڕە داپۆشراوە ئەوەی هەبوو داگیری کرۆتۆتی تۆ داپۆشراوێسە تۆ لەسەر مێژۆکە تورکی و عەرەبی فارسێ بینی ئیتر کوردی نابینی ئەو گەوهەرە جوانە نابینی لێو شاراوەتەوە لەبەرەوە تۆ بەم شێوەی خۆدەناسی باسی ئەو شارستانەتە بکەین باسی ئەو مێژۆش بکەین کاکسۆران ئەبێ لەسەر ئاینە زاگرۆسی یان ئاینە کوردەکان بۆستی باسی کوردەکانی باڵێن ئێزدەکانی ئەرمینیات کرد ئەم ئاینە دیرینانەی کورد ناکرێن پرۆگرامە بکەین بێ باسی بکەین چەندێک باڵێن گرنگیان هەبوو لە پاراستنی و شوناسەیە بەهۆی پیرۆزبوونەوە بەهۆی هەموو ئاینێکە بوو بە بەشێ لە کللتوری تۆ ئاینی تۆیە و ئەفسانەی تۆ ڕەنگی تیاتەوە سەریکە ئاینی کریسیان ئاینی تۆیە چونکە ئەوەی کەنیسە لە کوردستان هەبووە لە سەرەتای لە ئێشتا بەریتانیا کەنیسەی نەبیستووە لێرە کەنیساوە لەم هەولێرە ئاینی یەکەم نەتەوە کە قبول کراوە بچێتە سەر ئاینی جوو پاشای هەولێر لە هەولێرە ڕوویەوە بە تۆمار هەمامە بەینا باشە چی بووە بە جوو تۆماری دینەکەمان نیە سێمە سەرەوەش باشە تۆ ئاینی ئیسلام ڕوانگەی کوردی هەیە گە سێری مێژووی ئیسلامکەی لە کووردا ینی کارکتەرێکی کوردی بوونی ئیسلامەیە ئەو ئیسلامی سەلاحەدین جیاوازە لەو ئیسلامی سلجوقیەک تێگەی کاڵم جیاوازە مەسیحیەتی فەرەنسیە جیاوازە لە مەسیحیەتی کۆریەک یا لە مەسیحی ئەفریقی ئەمە ڕاستیە هەمان کتێبە هەمان دینە بەڵام هەر نەتەوەی و خوێندنەوەی خۆی هەیە جا تۆ کاڵی ئاینە کوردیەکان ئەمانە هەمووی ئەبن بەشێ لە مێژووی تۆ ئاینی ئێزدی ئاینی ئارسان ئاینی دروست ئاینی عەلەوی ئەمانە ئاینی تۆن هەمووی ئەمە هەمووی ئاینی سەر خاکەکەی تۆن و لەسەرم خاکە دروست بوون باشە بەڵام هەندێک ئاین لە دەرەوە هاتووە بۆ نمونە ئاینی زەردەشتی لە دەرەوە هاتووە ئاینی هەڵقوڵاوی سەرخاکی کوردستان نییە لە دەرەوە هاتووە ئەمیش بۆ بەشێ لە مێژوو ینی تۆ گەر بیت مێژووی ئاینی کوردی باسکەی ئەوێ ئەمانەمی باسکەی چکە بەشی مێژوو زەردەشتیش بۆ بەشێ لە مێژووی تۆ باشە یارسان بەڵام ئەوانەی کە ڕێک هەریەکی لە ناو کورد خۆیەوە هەڵی هاتووە چییە دروزە یارسانە ئێزدیە و عەلەویش ئەمانە ڕێک لەسەر ینی لێوە دروست بووە ڕێک هەیە لە دەرەوە هاتووە بۆ بە ئاینێکی تۆ ئێستا ئەلیزێ ناڵ لە مەسیحەت ئاینی من نییە لە بناچاهی بەریتانیا نییە چۆتە خاگەی بەس بۆ بە ئاین لەبەرەوە مەسیحەت منیش بە مەسیحە دەڵێم ئاینێکی من یەکێکی لە ئاینەکانی من ئیسلامیش بۆ بەیەکێ لە ئاینەکانی تۆ ئەمانە هەمووی مەسیحەت کە بێتە ئاینی ئیمپراتۆریەتی ڕۆم ئیتر ئەمانە هەمووی بەشێکن جا کە تۆ هەمووی ئەمانە سێرکەی هەر یەکە لەمانە بەشێکی تۆی هەڵگرت بەڵام بۆ من ئێزدی و یارسان زۆشتیان ینی بۆی لە زۆشتی کوردی تێبگەیت لەو دوانە بە زۆر بیتەوە مەسەن بۆ نمونە من زۆر سەرچاوام دۆزی بۆ لەسەرەوەی کە مار و هەژدیها لە میتۆلۆژیای گوریا زۆر گرنگە کورد ینی لە دڵ و ڕۆحی کوردیا پێش ئەفسانەی ئەوەی کە پێم وتی خۆر ئەوە زۆر کۆنە کە سێرەکەم مەسەن تۆ سێرەکەی لە ناو ئێزیەکانە مار بەشێکی گەورەی فەرهەنگیانە مارگری تایبەتیان هەیە کۆمەڵی بنەماڵە هەیە پەیوەندی تایبەتیان لەگەڵ مار هەیە ئەنجا بە دەرگای لالشەوەیە ئەنجا سێریکە چیرۆکی نوحەکەی ئێزیەکان ئەڵێ کە کەشتیەکە ئەیا لە چیایی شنگال کوونە بێ سێریکە ڕۆڵێکی باشەنەوە بە مار ئەڵێ مارێ خۆی کە بە
بەوکو ناو خۆی پەپکە کرد و گونەکەی داخسە ها لە ئاینە ئیبراهیمیەکانە ئەو مارە ڕۆڵێکی خراپی بهێنێ بەگشتی لە ئاینی کوردیان نە ئەگەبچی لە لالش یەک وێنەی گەورەی نوحیان کردووە کەشتیەکە مارەکە خۆی کردووە لە هەموو شوێنە بەشێ لە فەرهەنگی تۆ وەکوتم لە ناو ئێزدیەکانە کابراایکی لە ئێنیشەکە بە زۆرە نووسێ لەسەر و بابەتە داوام لێ کرد کۆمەڵی وێنەی زۆر گرنگی کرد بوو داوام لێ توانم بەکاری بێنم لە پەرتوکەکەمە ئیتر یارمەتیام لەو پەرتوکە بۆی هی خۆیەتی لەم پەرتوکە وێنەی ئەو هەژر بەڵێ مێژوی هەژدیهایتیە زۆر ینی کە چۆنە سەر لەناو بنەماڵەیە پارێزی هەموو وێنەکانی بۆ نردم کە خۆی چۆ بە گرتوێتی جا لەناو هەموو دایمە ئەمەزم بۆ نمونە کەڵی نەتەوەی ئەرمەنی کڵێسای ئەرمەنی فەرهەنگی ئەرمەنی پاراستووە و تۆ لە حوجرەی کوردیا بەشێ لە فەرهەنگی تۆ پارێزراوە لە ناو ئێزدیە لە ناو یارسانەمانە بەشێ لە فەرهەنگی تۆ ئەپارێزرێ ینی دایمە ئەم شوێنانە دەستگان بۆ پاراستنی خوێندن و زۆشتی تۆ پارێزن بەڵام بە تایبەت وکوتم ئاینە دێرینە کوردیەکان زیاتر ئێستا تۆ دروزەکان لە قوڵاییان گەی زۆشت تێگەی زۆشتی ئێزدی بەهۆی دروزەوە تێگە زۆشتی دروست بەهۆی ینی بەهۆی ئێزدیۆ لە دروزیشەکەم ینی شتەکان هەمووی یەک تاواکەن جا ئاینی کوردیشێ لە تایبەتمەندەکانیەوەی کە وەکو کۆمەڵگەی کوردی سنترالایز نییە ینی بە دەوری خاڵێکا کۆ نەبوون هەر ناوچێ و جیاوازی هەیە لە وەکو دیالێکتەکانیش ڕنگانەوەی کوردەمەیە کورد لە ئەسڵا هین نییە یەک ڕنگ نییە لە بناغەوە و توێتی کوردم بەڵام بە جیاوازیەوە تێڕوانینی جیا ینی بەیەک شۆژیا و مەسن کابراایەک مەسن بۆ نمونە تۆ هەورانیەک لەگەڵ سۆرانیە کێشەی تێگەشتنی هەمە ڕاستیە نابێ بیشای بەڵام سەدان سەرچاو هەیە کابرای هەورامی بخۆی بە کوردیە زانەیە بۆ نمونە چەندین زانە ئیبراهیم کوردی گۆرانی شارە زووری کابرا ئەڵێ من سەیری ئەم ناسنامەکە چۆنێتە ئیبراهیم کورد گۆران شارە زوور چەترە گەورەکە کوردیە چەتری دووەم گۆرانە چەتری سێم شارە زوورە جامانە هەمووی لە ڕێگامانەوە تۆ لە قوڵایی خۆتێکی بۆ شێوە کاک سۆران بە باڵێن بە هەلیە زانم ئەمەت لێ بپرسم ساڵانە ئێمە تووشی ینی دووبەرەیە کە بینەوە بەداخۆ بەم دوایە ئەمە دروست بوو هۆکارشی لە پشتەوەمان نەزانین و بینەرانی شەزان لە بابەتی جەژنە کوردیەکان و بۆنە کوردیەکان و مەسەلەن نەورۆزە شەوی چلەیە کە پێی کراوە بە یەڵدا مەسەلەن چوارشەمە سووریە پێم خۆش لە ڕەندە مێژوویەکەوە خوێندنەوەی ئێوە و ئەو بەڵگانی کە دەستان کەوتون و ئەمانش قسێکی لەسەر بکەین خۆی جەژن زۆر گرنگە ئەو جەژنانە ینی ئەمانە خاڵی یەکبوونی تۆن بە دەوری ئەم جەژناناتەوە لەبەرەوە گەر سێرکەی لە پەنامان ئەم دراوسیانە لەو خاڵایەک بوونانەیان بۆ یانێت تۆ بە دەوری شتا کۆ نەبیتەوە تۆ کە هەموو مناڵێ لە ئورفەوە هەتاوەکو و لوڕستان نەورۆزی کرد حەز بە یەکبوونەیەەکە تێگەی بە تایبەتی لە باشوور ئەمە لە باشوور کاری پێم وتی لەسەرتاوە کاری تایبەت لەسەر باشوورەکرێ سەیریکە بۆی خۆت لە خۆت بسەنەوە هەندێ ئەیانوێ دەمەنم لە ماخیرا ئەجینە تۆ مەلا عەبدولکەریم مدەڕیس بۆ نمونە کە باسی نەورۆزەکرێ لە جەژنێکە هیچ کێشەی لەگەڵ مەلای گەورە مەناکەرو پێ ئەڵێ ڕۆژی مبارەک باشە ئەحمەدی خانی هەر بە مبارەک نایێنێەوە هەموو شاعیرەکان بەڵام لە سەدەی لەمبی ساڵا چۆن ئەمە دروست بووە ئەمە بێبناغیش هەر بڕۆ سەیری ئەدەبی عوسمانیکە نەورۆز گەورەترین جەژن تەسەورەکەی جەژنی خۆیان نەبووە بەڵام زانە هەر بە مبارەک بە بەڵگەنامەی خەلیفەی عوسمانی بە نەورۆز بە مبارەک بازەکە ئەوە ئەم 20 ساڵێک کە ئەیانەوە هێرشکەنە سەر تورک لەوێەوە شتەکانە گۆڕن و کوردیش ینی بەداخەوە لەم 20 ساڵا خەریکە ینی جۆراڵیەوە بێت جینە سیرەکەی ئەمەویەکان لە ئەمەویەکان باشە لە ئیسپانیا نەورۆزیان کردو زریاب لێرەوە نەڕۆشتەوە بۆ ئیسپانیا جەژنانەی وەرگرتووە جەژنانی نەورۆز بن خەلدون ئەڵێ خەڵکی جزیرە دوایی شوێنی دەڵم خەڵکی شێخانە بە کوردیەکەی ئەمە جەژنەکانی تۆ جەژنەکانی تۆ بۆم شێوەیە بەڵام ئەمە لەم 20 ساڵا هەوڵێکی سیاسیە لە هەوڵەکەش چییە ئێوێت لە خاڵەکانی یەکبوونی تۆ بە تۆ بە دەوری شتێکا کۆبیتۆ پەرتێکا چکە تۆ چۆن ینی بڵێ تو نەڵێ تۆ ئاگات وانی خۆمانەگامان لە خۆمان نییە بەڵام نەتەوەیەک ئەبێت دایمە سمبڵەکانی زیینوکەیت و بۆی هەز بۆ بوونە بکە ئەجینە خەڵکێ بە دەوری تیپی فوتبۆڵ ئاوێ بنێتەوە تیپی فوتبۆڵ ئەمانە هەمووی مانایان بە بوونمان جا نەورۆزێشەکە لەو سیمبڵە گرنگانە کە ئەوە تێ هەیە
ینی جژنێکی پیرۆزی کوردیە ئۆتەی هەیە هەشە بۆکی هیچ ئاماژێکی مێژووی هەیە مەسەلەنەوەی کە پێم خۆشە بینەرانەوە بزانن لەم جوگرافیایە ئەم جژنە هەبووە نەورۆز لە کوردستانە دەستی پێ نەورۆز یەکێ لەو لای من یەکێ لەو سەرچاوانەی کە زۆر گرنگە زۆر جا فێردەوسیێنەوە فێردەوسی ئەوزام 1000 ساڵە خۆشبەختانە 1200 ساڵەوە فێردەوسی بیرمێنەوە پرسیاری بەڵێ کەسی سێرەکەی ئەو زانا کوردە مەزنە مێژووی کوردی 1200 ساڵەوە پێنووسە هەڵکی لای کرماشانە دینەوەری زین چیە دەریای زانست هەرتووکی لەسەر هەموو بوارە هەیە بەڵام لەسەر نەورۆز قسەیەکی زۆر گرنگەکە ئەوڵێ نەورۆزە گەڕێنێتەوە بۆ کوێ بۆ لای موسڵاو بناغی ئەڵێ سەرەتای دروستبوونی پاشایەتی و جیابوونەوەی زمانەکان ئەو چیرۆکی دروستبوونی یەکەم پادشا و جیابوونەوەی زمانە ئەو چیرۆی سۆمەریە بە زمانی ئیسلامی باسی سەردەمی سۆمەریەکە هەرڕێک بە زمانی ئیسلامی باشە دینەوەری ئەڵێ ینی چکە ئەو وەختە ناوی سۆمەری بیر چوێتەوە بەزەڵێ نەورۆزە گەڕێ یەکەم پاشاکە چینە ئەرپەشادە باشە ئەرپەشاد اینجا ئەیگەڕێنێتەوە بۆ ناوچەکە کوردستانە بۆ من نایگەڕێن ئەوەی گەڕێنێتەوە کەواتە پێش فیردەوسی نەورۆز گەڕێنراوەتەوە بۆ سەرهەڵدانەکەی بۆ خاکی کوردستان وەکو سەرهەڵدان جەژنەکە بە نوڕۆژ بە تۆمار هەمە باشە پەرتووشی ئەسێرەناسیم هەیە 8 ساڵ تەمەنی نەورۆز فارسیێنراوە یان نوڕۆژەکە تەواوترە نوڕۆژەکە تەمەن هەندێک ناوچە هەیە تۆزێ بەلای ئەو زارڕوا جاری هەیە زازاکان بەو شێوەیە هێڵێن بەڵام نوڕۆژ بە تۆمار هەمە باشە سەرساڵ ناوی نەورۆزە سەرساڵ ئەگەر سەیری ناوەکەیکی ساڵ هوریە ناوەکەی باشە سەر مادەکان بەکارێنێ هیتێکامە لوفیەکان بەکە ناوەکان هەمووشی شەوی چ لەو ئینچی شەوی ئەمە بابەتێکی شەوت لەگەڵ لە دایکبوونی ئیسا تێکەڵ بووە خۆی بەڵێ شەوت لە بناغا ئەو شەوەیە کەیتر بڵین ڕۆژ بچووکتری نەبێ لە بەرەوە لە شەوی دوای ئەوەی تر ڕۆژ لە دوایەوە گەورەترە بێ ئەو بچووکترینی بڵین نەک ڕۆژ ببورێنی درێژایی ڕۆژەڵە تێگەی بۆ وەختە ڕووناکی و تاریشی تۆ گڵۆپ نەبووە گرنگ بووە لە بەرەوە ئەوان پیانەوە بە خۆر لە دایکەوێتەوە لە وەختە باشە شەوی 20 لەسەر 21 ئەمە شەوی لە دایکبوونی میترا بوو بەشێکی گرنگی یان جەژنێکی گرنگی کوردەواری بوو باشە لە کۆنا بە تۆمار چیمانێ میترا یەکەم جار لەسەر گۆی زەوی لە کوردستانە نایە نییە پێشەوە نییە لەسەر گۆی زەوی باشە دەقی مادەکان ئەوەی کە ماوە دەق نییە بڵیناوە دەربڕین چەند دەربڕینمان هەیە مادەکان زانڵێ میتراپەنا میتراوە چەند جار باسی میتراکە میترا ناوی هاتووە هەم لە ناو میتانیەکان هەن لە ناو هەمووشی سەر خاکی کوردستان باشە جا ئەچێتە ڕۆم ئەم جەژنە ڕۆمەکان زۆر شتیم ناوچانیاوەگە جاران دراوسێمان بوون لە ئەستەمبول ئەوان لێوێ دانیشت بوون کە دراوسێمان بوو ئەم جەژنانە ئەوان لە ڕووی ڕۆحیەوە هەژار بوون لە ڕووی ڕێخستن و دەوڵەسازیەوە وێنانی بەڵام لە ڕووی ڕۆحیەوە دایمە ڕۆژاوە هەژار بوو لەبەرەوە بۆ ڕۆحی بوون گەڕاونەتەوە ئەم ناوچانە ئەم جەژنی میترایە لەوێ جەژنێکی گرنگ بوو کە ئیسا بوون بە مەسیحید لە ساڵی 300 ئەم جەژنیان هین بووە میتراکان تێگەڵ کرد توانە ئیسا جا چی بووە لەبەرەوەی ئەو وەختە ئێشتا ڕۆژمێری هین هەڵی تیا بووە ڕۆژمێری ناوی چییە ڕۆمەکان 3 ڕۆژ هەڵی تیا بووە کردیانەوە 20 لەسەر 20 لە جیاتی 20 لەسەر 20 هەڵە بووە جەدەلی زۆر لەسەر دوایی زانیوانە هەڵەیە بەڵام تازە ڕۆشت و خەڵک ڕاهاتن زۆر گرنگە ئیتر ئێستاڵان بڵین حەزرەتی ئیسا کە زانزانانی حەزرەتی ئیسا بەڵام لە ڕیوایەتە ئیسلامیەکە کاتێکە کە هاوینە سەرچاوێکمان نییە سەرچاوم باسی خورما پێگەی باسی لە دایکبوونی ئیسا سەرچاوەیەک نییە لە جیهانە بزانێ کەس نازانێ و ئەو چیرۆکەش کە دروستکراوە 300 ساڵ دوایەوە لە ڕۆمەکان دروستکراوە بۆی هەڵە شۆختیانتە 24 لەبەرەوەی میترا وانزانیوە لەو ڕۆژە هەڵەی هینە بڵین هەڵەی ڕۆژمێری ئیجینا بووە 20 شەوی بڵین شەوچلە و لە دایکبوونی ئیسا بەیەکەوە بکرایە هەر شەوی لە دایکبوونی میترایە ئەگەر تۆزێ بینە نوێتر پێش پرۆگرام قسەیەکمان کرد بەیەکەوە لەژێر کاریگەری ئایدۆلۆژیا و با بڵین دووبەری جیاوازی دژبەر هەنێک بەعاتفەوە سڵاحەدینە بینن هەنێک لە ڕکا مەسەلەن ناچیزەیگرن سڵاحەدینێکێکە لەو فیگەرە گەورانی کە غەرب باش قسەی لەسەرەکات جەنابیشی زۆر لەسەر و بابەتاوەستی
حەزیشەکەم ئەو کەسایەتیانی کە لەناو کەلەپورەیە خزمەتی یان ئەو کولتورەیە خزمەتی با بڵێن ئەو هەژمونیان کردووە لەسەر سەلاح الدین بۆستین. وڵای من لاسایی غەرب ناکەم و غەرب باشی بەحسانە قسە بکە. من خۆم سەلاح الدین ئەمێ بنازم. سەلاح الدین من دایمەی لێمەوەڵم لە ناو کورددا سەرکردەیە نابینم لەو مەزنتر نابینم. یعنی من لە دەرەوەی ئەم گەمەی بینی ئیسلامی و بڵێن ئەلمانیا قسەکەم. سەلاح الدین وەکو خۆیە ناسم وەکو مرۆڤێک ئیسلامی و نائیسلامی. چونکە بۆ لە بینیم دوانە هیچیان ناتوانانی سەلاح الدین بناسی چونکە بان کردویانە بە شڕی خۆیان هیچیان جنەی پێیان بەرزی کاتەوە هیچیشان بە سەلاح الدین نەگەیشتون. یعنی من بە قەناعەتەوە واڵم چونکە خەڵک نەچۆتە قوڵایی ئەم پیاوە چی کردووە ئەم پیاوە با لە دەرەوەی هیناوەکو مرۆڤ ئەم پیاوە چی بووە نی تۆ سەیری دیپلۆماسیەتی و ئازایی ئەم پیاوەکەی جاری وایە و شەڕانەی سەیرەکەی تورکێکی هێناوە جایەکێ لە عینەکان ئەمە بۆ جێرمۆڵێ دوو ئەتابەجێک و سەلجوقیەک سەلاح الدین بەیەکەوەن کە نایە سواری ئەسپەکەی بێ یەکێ ئەسپەکەی بۆ گرێ و ئەوەی تریشان ئەخەکەی بۆ چاکە کابرایشەڵێ سەلاح الدین ترس چیتە لە دنیا پاشای سەلجوقی ئەو بۆکە ئەویش سەلاح الدین گەشتۆتە ئەو بۆ بە گەورەترین پاشایم ناوە بەچی گەیشتوە خۆی بەخێو خێرکەری خۆی بۆ جا کە مناڵێک قسەیەکی ناشین بە سەلاح الدین من زۆر برینایانی هەز بە بریناریەکەم کە قسە بەم پیاوەڵێن وەرە پیاوێک لەسەر بازیەوە بی بە ئیمپراتۆرێکی گەورە باشە ئیمپراتۆرێک هەموو جانە ینی ڕەوشتی مرۆڤ دۆستی بێ ینی تۆ لەو پەڕی قوتە لێبوردەی وای هەبووە ینی کابرا زۆر خۆشە مندا سەلاح الدین و خەڵکی تر سێر ناکەم من مێژوو نووسم هەیە ئەچم کتێبەکەی خوێنمەوە لە ناو ئەو شارانەیە کە سەلاح الدین شەڕی لەگەڵەکە لەو وەختا کە شەڕ نییە ئەو شتە نووسێ زۆر گرنگەوانە شاید حاڵن بەرەی دژن بەرەی دش بە دوای شتە کە چی نەیتوانێ باسی سەلاح الدین بە باشی نەکە زۆر گرنگە ها و سەرچاوانە چونکە کابرا هیچ پێویستێکی بۆ نییە وەسفی سەلاح الدین کەچی وەسفیە نی تەوەرە ینی تۆ خۆ بێنە بەرچاو دژمنەیە شارەکە داگیرەکە ئەتوانی وەسفی سەرکردێ ولابی ناتوانانی کاکە زەحمەتە کەچی لەو سەردەما جا وەختە تونڕەوی ئاینی مەسیحی زۆر تونڕەو بوون کەچی کەسیان نەیانتوانی و باسی گەورەی ئەم پیاوانەکەن اینجا ئەم گەورەیە وای لێت دوایی لە ئەبێ بە ئەفسانە خۆی ڕاستیە بەڵام لە ئەوروپا بڵاو بێتەوە هەموو شتێک کە بڵاو بێتەوە چێتە ناو خەڵک ئەو وەختە تەبەن وەکو ئەمڕۆ تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەو وەختە قسەی دەم هەموو جەلا یەکێ لە بنەماڵی ئەوروپا با پیرم وای لای سەلاح الدین دیل بووە سەلاح الدین لە بنەچا خۆی فەرەنسی بووە چیرۆکی وای بۆ دروستکراوە من پرتویەکەم بەدەستەوە زۆر تایبەتە لەسەر سەلاح الدین چکە پرتویی یەکێکە لەوانی کە حەزەکەم ئەمێ ئەو تێگەیشتنە هەڵەی کە هاتووە تا ئەمڕۆ هەڵیوەشێنمە و نی ئەم پیاوە لە دیپلۆماسیەتە لە ئازایەتیە لە مرۆڤ دۆستیە هەموو ئەم سیفەتانی تیا بینی ینی تو هەندێک لەو شەڕانەیە وەرە تۆ تورکیە بینی سەرکردێکی تورک بێ شەڕە بۆکە لەو وەختا شەڕی کورد و تورک لەناو کوردستانێک بەهێز بووە باشە جا خەڵگەڵێ وڵا کێشەی نەتەوەیی نەبووە لە سەردەمی سەلاح الدینە نامەیەکی پێ بڵم زۆر خۆشە شاری قودس بە لەلایەن هەزەبانێکی هەولێریەوە حکومەکرێ ئەو وەختی سەلاح الدین نامێ بۆ سەلاح الدین لە سەلاح الدین یەکێ لە کەسوکاری خۆ بنێرێ بەخوا لێرە نە تورک بڕای بە تورکە نەکورد بڕای بە تورکە لەبەرەوە یەکێ لە هینەکەی خۆ بێنە هەمووی بە دەوریا کۆ بێتەوە لە بنە ماڵەکی خۆ چکەیت هینە لە ژێف شارا بوون جا دایما خەڵک ئەمڕۆ وڵا سەردەمی سەلاح الدین هەستینەتەوەتی نەبوو کاکە مە لەکوێنە وەرە نامەی وا بشانەیە وەرەشتی وە جامێ خەڵک هەر لە خۆی وشتەڵێ سەردەمی سەلاح الدین هەستی کورد بوون زۆر زین بوو زۆر زینی و بۆ شەڕی کورد و تورک زۆر گەورە بووە یعنی جا خەڵک ئاگەنەمان نیە لەبەرەوە لە خۆی وشتەڵێ بەڵام سەلاح الدین زۆر کورد بووە و هیچ ئینیشتم بەڵام کابرایی دیپلۆماسی وە ساحەب دەوڵەت بووە سەرکردەی تورکی هەبووە سەرکردەی کوردی هەبووە بڵێم ئیمپراتۆریەتە لەگەڵ هەمویان مامەڵەی کردووە بەڵام ئەو وەختە بە مانای کوردبوونی پابەند بوو بە کوردبوونی بەڵێ متابعی بەشێک لە مؤرخین و ڕۆشنبیرانی فارسەکەم کاکسۆرە ئەو کاتێک کە ماومانە مەسەن زۆریان ڕخنە لەوە ئاگرن باسی مێژووی ساختاکەم ینی ڤیدیۆ بڵاوە بێتەوە دیکۆمنتاریە کاتێک کۆمەڵێ شوێنەوار کە پێیان وایە کە زۆر دێرینە مەسن ئەڵێن بۆ نمونە پرسپۆلیس ئەوەی کە پێڵێن ئەو تەختە مەساوان مێژوویەکیان دروست کردو لە دەوری کۆبوونەتەوە ئەڵێن بۆچی
مەسەن بۆ شاعیرێکی کلاسیکی فارس باسی نەکردووە یان بۆ فردەوسی باسی نەکردووە ئەکرێ مێژوو ساختە بکرێت لە کاتێکە ئێمە مێژوویەکی دێرینمان هەیە کولتورێکی دێرینمان هەیە خەریکین لەسەری بەشەر دێن یان خەریکین ناچیزی وەرەگرین تێڕوانینتان من پێ دەڵام هیچ نەتەوەیە هێندەی کورت مێژوەکەی دەوڵە من بەڵام تۆ بڕۆ لە خوێندنگا هیچی ناخوێنێ مات کەس نایناسێ مات هیچ مناڵێک نازانێ مات کێ من بەناسی نازانم تۆ قەڵایەکی مات نەزانی چۆن بووە نەزانی بیناکەیت نەزانی جلوبەرجیان چۆن بیناسازیان جلوبەرجیان زمانیان چۆن بووە کە ئەمە نەزانی کەواتە تۆ مادە نە من لە ئاسی زانکۆ لە ئاسی خوێندنگا ئەمەمان نییە کەواتە ئێمە نایزانین و ئیتر چۆن خۆ دەکەی بەخاوەنی ئەمە شاکە هاتە سەر حکوم ئەم ئێرانیان بڵاو کردەوە بەڵێ لەگەڵ یا هۆی دوو مێژوو هەیە مێژوێک هەیە فارس لی دابراوە فارس مێژووی ڕۆژهەڵات بە ئەفسانەیە نووسرا فارس مێژوویی هەبوو کە لە ها فردەوسیەشێکە لەوانەی نووسێتی دوای ئەویش خەڵکی تریژ نووسێتی ئەم چیرۆکە دەما و دەمە لەبەرەوە ترشخوێی سەردەمی بەسەرەوە هیچ لە پاشاکان ناتوانین لە مێژوو بدۆزیتەوە ئەوەی فردەوسی باسیەکە هیچی بە تەواوی ناتوانین بدۆزیتەوە تۆزە هی سەردەمی ئەسکەندەر و ئەمانە کە هاتوون تۆزە مێژووی تێ باقیەکەی ئەفسانێ ناتوانی بزانی ئەمانە هەبوونیانە فارس بەم هیناتەوە تا سەدەی هەژدە تا سەدەی بڵێ هەژدە هەرەوەی وردە بۆی ئەوروپا سێرێنکە ئەی لە مێژوویی تریش هەبوو ئەم ئاریا میهریان بۆیان دروست یەکیشان هەیە ڕاستیە مەسەن کۆڕش هەبوو بەڵام فارس کۆڕژە و نەگەورە نییە کە ئەمڕۆ گەوریان کردووە لە تۆ لەبەرەوە فردەوسی باسی نەکرۆ کۆڕش گەورە نییە خۆی لە مێژووی ئێرانە باشە فوی تێکراوە ئەمڕۆ هاتن لە ناو مێژووی یۆنانەوە ئەم مێژووی خۆیان وەرگرتەوە فویان تێکرد فویان تێکرد کۆڕشیان کرد بە کۆڕش العەزیم و نازانم چی ویتر ئەمەیە هۆی ڕاستیەک هەیە نەڵم هۆزێکی گەورە لە ئەفریقاش مێژووی هەیە هۆزێکی گەورە لە کوردستانە مێژووی هەموو کەس مێژوویە مێژوو چییە تۆماری ڕووداوەکانە بەپێی کات هەموو کەس مێژووی هەیە بەڵام مێژووی فارس ترشوخێ کراوە ینی ترشوخێ کراوە کە وای فوی تێکراوە گەورە کراوە لا من بەرنامەیەم کرد فارسەکان چێن بیان ناسین وەکو خۆیان لەو فوە دەریکەین چین ئەوانیش مێژویان هەیە بەڵام بڵێ مێژووی کەس هێندەی مێژووی ئەمە من بەعاتەفێ ناڵم وەرە پەیکەرێکی کۆنم پێ بنە لە کوردستان هەچی پەیکەری کۆنی ئێرانە ئەچیەوەی کە مێژووی کۆنە خاکەی کوردستانە ناچێتە ناوچەی فارس بناغەکەی ئێمە لە ئێمە ڕۆشتە بۆ ئەوان یعنی تۆ وەکوتم یەکەم گەنمەکەی لای تۆە یەکەم ماڵیکردنی ئاژەڵە یەکەم پەیکەریکی 4500 ساڵە هەیە لە بۆ نمونە نەدێرینەکانە ئەفسانەکانە مۆزیکە ئەو پەیکەرانەی ئەو هەڵکردراوانی شارەکانی وشفە هەمووی کوردستانە لە وڵاتی فارس ئەمانە نییە ئەم هاتۆ شتێکی کردووە سەریکە ها لە کەرکووکە دەقەکانی کەرکووک 100 هێندەی دەقی فارسی زۆرە دەبزانێ کەس باسی دەقی هوریەکە چەندین وشیان کوردی ئەم ڕووپاک لە ناو کەرکووک لە وڵاتی خۆمانە کەس باسییان ناکە بۆ ئێمە خۆمان ناکەین بەخاوەنی من بەرنامەیەم کردووە سەر نووزی بڕواکی وردەکاری ناوە نووزیا خوێنیتەوە لە ڕووی یاساییەوە 3500 ساڵەوە پێشین 2000 ساڵ پێش ئیسلام باشە ئەین بیری لێکی تۆ خەیاڵیە ئەم کۆمەڵگەیە چەنە زانستی بوون بەڵام ئەو چوار دێڕی هەیە لەسەر کۆڕش گەورەی کردو ئەمەیە تۆ خۆ مێژووی خۆ بە نەتەوەت بە خەڵگە ناسەنی تۆ دوای خەڵکیش بە دەوریا کۆ بێتەوە بەڵام ئێمە لەویە لە بەردەم تایە ئەڵێ یەکەم نووسینی تۆ دوو کەسیە لە زانکۆڵێ ئەمە هینە مەزانستینی چۆن دۆر شتێ بنووسە کاکە خۆمە حقایەت نیە ئەمە بواری زانستە جا ئەوەی ئێمە دژی هینین تۆزێ بەداخەوە لە سەردەمێکی خراپین سەردەمێکی تۆزێ بڵین تۆزێ ژاوە شتەکان ڕوون نین هیوامان وایە وتوێش دروست بێت لە سەرمانە من قەت وتوێش دژایەتی وتوێش زەرمان پێ ناکەین ئێمە بێ بە بۆچوونی جیاواز لەسەر فەرهەنگمان چکە لە ڕێگای ئەو بۆچوونە جیاوازەوە ئێمە خۆمانە ناسین بەڵام ئێمە بیکەین بەوەی کە دژی یەک بین ئەوە شەڕێنینی مناڵانی سەرجادەیەڕاستی بۆ دژبین هاوڕای یەک نەبین ئەڵم هاوڕێ بین چکەمە توانین دژی فکری یەک بین وە کۆمەڵگەی کوردی و خۆشمان لە دژی یەک بوون سوودەبینین ڕابکە بەڵام لە دژایەتی یەک سوود نابین کاک سۆران بەرنامەیەکی پڕزانیاری و پڕقسە و پڕپرسیار و
بە چێژ بوو من بەڕاستی دڵنیام بۆ بینەرانی هەروە بێت. من کات لە بەرژەوەندیمانە جگە لە کتێبەکەی سڵاحەدین دوا پرۆژە و دوا پەیوت بۆ بینەرانی پۆدکاست. وەڵی من ئەم دوو پەرتوکەیشیانزیشەیە بەڵێ ئەمانە ینی ئەمانە بێک بە دوو پەرتوک نزا بەس بڕاوکێکی 100 پەرتوکە بۆنمونە چێ ئەزانێ هێرۆگلفی لە کوردستانە ئەمانە هەمووی چێ زانێ دراوە هەیە لە هەولێرە بەڵام پرۆژەم زۆر بەدەست ئێستا پەرتوکێکم وردەکارێکە نامێ بەزەونە دەمێت کە لە ئاستی جیهانە ش دروستەکەم ینی دیبی چاوەڕێ لەنێ کەواڵم مەبەسمە بە سێ زمان بڵایەکەم بە عەرەبی کوردی و لیزی و دەکارێکی باز ناکەم بۆی بمێنێتەوە بەڵام دیبی لە ئاسی جیهانە لەسەر بابەت دروستەکەم لەسەر کۆی تێگەیشتن لەسەر ینی مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەی چێکە لەوەی کە ئێستا کە ئەمڕۆ هاتم بەیانی ساعت لە 5ەوە خەبەرم کارمەکرد هەستا دەوری 7 شتێکوار هەموو ڕۆژە کاری تیاکەم نزیک بۆتەوە لەش ساغ بێ من زۆر سپاس دەکەم کە ئەو ڕێگایەت بڕی و بە یەکۆم گفتوگۆیەمان کرد هیوادارم نەوەستی خەرمانت پڕگوڵ و پڕبەرەکەت بێت. زۆر سپاس بۆ ئێوە ئەم دەرفەت بە ناوی دەرێنەر و بە ناوی هاوڕێیانمەوە لەم پرۆگرامە زۆر بەخێر بیت. بینەرانی هێژە ئەم پۆدکاستەشمان کۆتاییت لەگەڵ کاک سۆران حەمەڕەش توێژەر و نووسەر و لێکۆڵەر لە بواری مێژوو هیوادارم بە دوای مێژووی خۆمانە بچن شتی زۆرمان هەیە بە دوای کتێبە مێژووەکانە بگەڕێن مێژوو ئەبێ بێتەوە سەر ڕێگا ڕاستەکەی تا شەمەیەکی تر و پۆدکاستێکی تر کوردستان و ئێوە بە ئیشقواشتی ئەسپێرین.